لە سەرەتای ئەم ساڵەوە تورکیا هێزی زیاتری ڕەوانەی چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان کردووە و بە پێی دوایین زانیاریەکانیش ئەو سوپایە بەشێکی فراوانی لە پارێزگەکانی هەولێر و دۆهۆک داگیر کردووە. چیرۆکی داگیرکاری و دەستدرێژی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام لەم چەند ساڵی ڕابردوودا شێواز و قەبارەیەکی تری وەرگرتووە، بەتایبەت دوای هەرێزهێنانی هەوڵەکانی ئاشتی و گفتوگۆ لە نێوان حکوومەتی تورکیا لە ئەنقەرە و پارتی کرێکارانی کوردستان و دەست پێکردنەوەی شەڕ. پێدەچێت حکوومەتی ئێستای ئەنقەرە و دەسەڵاتدارانی ئەو وڵاتە بەتایبەتی ئەردۆغان بڕیاریاندا بێت شەڕی تونتر دژی کورد دەست پێ بکەن، نەک تەنیا لە باکووری کوردستان و پەکەکە، بەڵکو ئەگەر تێبینی بکرێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تورکیا بە هەموو شێوەیەک دژی کورد کاری کردووە، جا لە کوردستانی عێراق بێت یان پارچەکانی تری کوردستان لە سووریا و تورکیا. تەنانەت هەندێک لە چاودێران پێیان وایە کورد لە هەر کوێ بێت تورکیاش لەوەیە بۆ ئەوەی دژایەتی بکات. لە سەرەتای ئەم ساڵەوە تورکیا بە شێوازێکی تر و بە قەبارەیەکی ترەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. هێزی زیاتری ڕەوانی هەندێک ناوچەی پارێزگەکانی هەولێر و دۆهۆ کردووە و لە هەندێک شوێنیش بنکە و بارەگە و سەربازگەی دامەزراندووە و دەوترێت ئەم جارە تورکیا مەبەستێتی پەلاماری قەندیل بدات و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بکاتە ئامانج. چەند جارێک تورکیا هەوڵی داگیرکردنی هەرێمی کوردستان و بەتایبەتی قەندیلی داوە، بەڵام هەمیشە لە هەوڵەکانیدا شکستی هێناوە. ئێستاش کە بە گوڕ و قەبارەیەکی زیاترەوە هاتوۆتە ناوچەکە، دەیەوێت ئەم جارش چانسی خۆی تاقی بکاتەوە، بەڵام پێناچێت ئەم جارش سەرکەوتوو بێت، چونکە سروشت و هەڵکەوتەی جوگرافی و نەشارەزایی و جیاوازی ئیتنی ڕێگری گەورن، بە تایبەتی ئەگەر هێز و لایەنی کوردی هاوکاری تورکیا نەبن. ئێستا قسە لەسەر ئەوەیە کە هێرش و پەلاماری ئەمجاری تورکیا بۆ سەر هەرێم و بە دیاریکراوی بۆ سەر قەندیل ئەوەندەی بانگەشەیە بۆ هەڵبژاردننی 24 حوزەیرانی پارلەمان و سەرۆکایەتی تورکیا، ئەوەندە هێرش و پەلاماری ڕاستەقینە نییە، چونکە تورکیا پێش هەموو لایەک دەزانێ نە قەندیلی پێداگیر دەکرێ و نەدەشتوانێت تێیدا بمێنێتەوە.